ڕەنگە دۆسیەکان لە ڕابردوو لە کابینەکەی پێشوو سیاست دەوری هەبوو بێتیدا لەبەرەوەی بینی حکومەتی هەرێم و حکومەتی فیدرالی باش نەبووە حکومەتی عێراق خواخوای بۆ کە 500 ملیار یعنی $9 ملیار کە نەینێرێ لەو وەختە بۆ جوتیارانی هەرێم بۆ ئەوەی مەسەلەن کێشە دروست بێ بەڵام لە ئێستای حکومەتی عێراقی تازە ئیشی بەوە نییە ئەو میزانی بۆ تەخسیس کردووی 10 تریلیۆن دینارە و لە میزانیە تەسبیت کراوە کە مافی جوتیارانی هەرێم هیچ ساڵانی 14 و 15 و 16 بدرێ ئەوەی کەماوە وەختە بەڵام ئەوان طبعاً پێویستیان بە پارەکەیە و ئەمە هەندێک جوتیار هەیە کە پارەیەکی زۆری لە لای حکومەتی عێراقیە بۆیە هەتا زووتر وەریگرن بۆ ئەوان باشترە و ئێمەش لێرە دووبارەی دەکەم وەکو پەرلەمانتاران لەگەڵ برادەرەکانمان بەردەوام لەسەر ئەو مۆزوع ئەبووین من ئەمڕۆ 2 سەعات و چارەکێک قسەمان کردووە تەلەفۆنمان کردووە علاقاتی خۆمان بەکارێنەوە بۆی بەدەستی بەتاڵ نەڕۆنەوە بەڵام تۆ بڵێ ئەمان لەم سەفەرە ڕێک ئەمریکای بەڕێز عادل عەبدولمەهدی دەرچێت زەحمەتە لەبەرەوەی ئەو خۆی بەیانی سەفەر دەکا بە پێی معلوماتی ئێمە بە دوواداچوونەکانمان بە تەئکید دڵنیایی دەدەین کە ئێمە هەموو هەوڵێکی خۆمان بدەین وەکو عەرزم کردی ڕەنگە کابرای جوتیاریش هەر 2 سەعات و چارەکێک تەلەفۆنی کردبێ لەسەر مەوزوع من لە دوێنەوە ئەوەندەم کردو برادەرەکانیشم لە پەرلەمان هەمویان خەریک بوون و ئەمڕۆ بینیویانن دوێنێ بینیویانن و بەردەوام هەوڵ دەدەین بۆ ئەوەی ئەمە گلەیەکەیان لەسەر ئێمەش نەمێنێ و ئێمەش بتوانین مافەکانیان بۆ وەرگین